کۆمەڵی دادگەری دەیەوێت 4 ساڵی داهاتوو چی بۆ خەڵکی کوردستان بکات لە ڕابردوودا چی کردووە و مەسەلەی بەشداریکردنی خەڵک لە دەنگدان چەندە گرینگە و گرنگی گۆڕانکاریکردن لە نوێرات یێرێم لە بەغداد چەندە گرینگە و هاوڵاتیان دەتوان لە ڕێی دەنگدانەوە چ گۆڕانکاری بکەن ئایا دەنگدان ئەرکە مافە و ئەوانش کە بایکۆت دەکەن ئایا خزمەت بە پرۆسی سیاسی و بە کێشەکانی هاوڵاتیان دەکەن ئەم پرسان لەگەڵ بەڕێز شێخ فەخرەدین قادر ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵی دادگەری قسەی لەسەر دەکەین. کاک شێخ بەخێربن سوپاسیان بەدەبوون دەکەین. زۆر سوپاس کاکاکی. سوپاسان دەکەین. بە حکومەوەی کە بەڕێز بەرپرسی لیژنەی سنووری سلێمانیشی بارودۆختان چۆنە لەگەڵ هەڵبژاردن چۆنن؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان زۆر سپاس دووبارە کاک حەکیم سڵاو ڕێزم هەیە بۆ بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام و دەنگدەرانمان لە هەرێمی کوردستان لە شوێنێک کە گەویستمانن. سپاس بۆخوا زۆر باشە ئێمە کاتێک کە لە دەرگای دەنگدەرانی خۆمانە دەین بە پێشەوە لە ئەندامانی خۆمانەوە دەستمان پێ کردووە چکم دوجارێ من پێویستمان بەوە هەیە کۆنگرەی پێنجەمی کۆمەڵمان بەست لە دوای کۆنگرە پێویستمان بەوە بوو تۆزێک زیاتر خۆمان کۆ بکەینەوە بۆ ئەوەی بە بارودۆخێکی تازە و نوێەوە بینەوە ساحەی سیاسی لە هەرێمی کوردستان و عێراق لە مەساری خۆکۆکردنەوەمانە خۆمان کۆ کردوتەوە و سپاس بەخوای گەورە ئەوەی کە مخاتەبەی هاوڵاتیانەکەین دەنگدەرانمانەکەین ئیستیجابە زۆر باشە سوپاسی خواکەین وە ئومێدم بە سەرکەوتنێکی گەورەیە ئینشاءڵڵا بە کۆمەڵی دادگەری لیستەکەمان. بەڵێ ئینشاءڵڵا هەم ژمارەی کورسیەکان و هەم ژمارەی دەنگەکان ڕوو لە زیادبوون دەبێت لە هەڵبژاردننی جارەی خولیشەمی پەرلەمانی عێراق. من گەشتبینم بۆ بەڕاستی چونکە یعنی کە تەماشای ڕابردوومان بکەین و ئەو دروشمەی کە تعبیرە لە ڕابردوومان و تعبیرە لە ئێستامان کە لەگەڵتانە ڕازگۆین ڕوومان کردێتە خەڵکی کوردستان بەڕاستی لەم تعبیرە ڕازگۆیانەوە لەم تعبیرە گەشتبینانەوە سادقانە لەگەڵ خۆمان لەگەڵ خوا پێشکی لەگەڵ خۆمان و لەگەڵ خەڵکی کوردستان گەشتبینین کە هاوڵاتیانی کوردستان دەنگدەرانی کوردستان تەقدیری کۆمەڵی دادگەری بکەن و متمانەی زیاتر بە پاڵێراوەکانی کۆمەڵی دادگەری بدەن و ئێمە لە ئاستێکی باش و باشترە ئینشاڵڵا بچینە پێشەوە چونکە بەڕاستی ڕابردوومان شایەتێکی جوانە مێژوێکی پرشنگدار و سپیە بۆ کۆمەڵی دادگەری کە چیمان کردووە لە ڕابردووە نوێنەرەکانمان لە بەغاتیان کردو ئەنجومەی نوێنەرانی عێراقیان کردووە و هەروەها لە پەرلەمانی کوردستانیش چیمان کردووەواتە ئێمە خاوەنی مێژوێک و پەرێزێکی باش و چاکین سپاس بۆ خوای گەورە و خەڵکی کوردستانی وشیارە ئەو ڕاستیە بەڕاستی زانن. بەڵێ بەس بڕز دڵی گەشتبین بەکارەکانی ڕابردووتان و داهاتوش ینی چیتان کردو بۆ خەڵکی کوردستان لەسەر ئاستی مافوو داواکاریەکان بێت لەسەر ئاستی پەروەردە بێت بانگەواز بێت داکۆکردن لە بەها پیرۆزەکانی ئاینی پیرۆزی ئیسلام و خەڵکی کوردستان لەو ئەو گەشتبینی و لەوە سەرچاوی گرتووە؟ ئەگەڕێمە بۆ خاڵی کە ئاماژەم پێدایمە لە هەرێمی کوردستان وەکو پارتێکی ئیسلامی لە هەرێمی کوردستاندا بەشداری سەرجەم هەڵبژاردنەکانمان کردووە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی پارێزگاکان و پێشتر شارەوانیەکان ئێمە بە ئەندازەی ئەوەی کە نوێنەرایەتیمان هەبوو لەو شوێنانەیە لە ئەنجومەنی پارێزگاکانە هەمان بوو بێ لە بەڕێوەبەرە خۆجێیەکانە هەمان بوو بێ حکوومەتی خۆجێیەکانە هەمان بوو بێ و وەکو کابینەی وەزاری بەشداریمان کردوێ و کابینەیەک لە دوای یەکەکانی پەرلەمانی کوردستان و ئەنجومەی نوێنەرانی عێراق بەڕاستی ئەگەر بێی ئەو کارانەی کە نوێنەرەکانی ئێمە کردویانە ڕازگۆیانە لەگە بۆ خەڵکی کوردستان خەرمانێکە کە پێویستی بەوە هەیە بەدەیان بەرنامەی بۆ ساز بدەی و لێکۆڵنەوەی لەسەر بکەی وە کەسێک ئەتوانێ وەکو بەحسێک ینی توژێنەوەی لەسەر بکا بەڕاستی کە ئەمانە چیان کردووە خاڵ 1 2 3 4 5 لە پەرلەمانە چیان کردووە کاتێک کە پۆستێکی حقیبێکی وەزاریان هەبوو وەزیرێکیان هەبووە بریکار وەزیرێکیان هەبوو چیان کردو ئەوانە بڕوام وای لە ڕابردووە ینی زۆر نەگەڕێنەوە ئەو خاڵانە ئاماژە پێ بدەینەوە لە ڕابردووە نوێنەرەکانمان زۆر باش بوون یعنی ئەوەی کە ئەگەر بە سەری ئاماژەیەکی پێ بدەم ئەگەر باسی بەشداریکردمان لە حکوومەتی هەرێمی کوردستاندا بکەی لە هەرێمی کوردستاندا وەزیرەکانی ئێمە لە پێشینەی وەزارەتە باشەکان بوون وەزارەتی مؤسساتیان یعنی بنیاد ناوە ئیدارە داوە و ئەو شایەتیەش باڵسەنگاندنی حکوومەت ئەو شایەتە دراوە لە حاڵێکا کە ئێمە بە شێوەیەکی گشتی توانم بڵێن زۆر کاتە بە نەفەسێکی ئۆپۆزیسیۆن کارمان کردووە لە هەرێمی کوردستانە بەڵام هەر کاتێکی بەشداری
بەشداریمان کردوێ بەشداریەکەمان هێندە دڵسۆزانە و کارا بووە کە لە پێشینەی وەزارەت و ئەو عنوانانە بوون کە ئێمە لە هەرێمی کوردستانە هەمان بوو. ئەگەر ئاماژە بە ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش بدەین، هەرچەند ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەشداری ئێمە تایە بە 3 ئەندام پەرلەمان بووە یان بە 2 بووە یان بە 1 بووە، کاتی وا هەبووە ینی ئەوە خەڵکی کوردستانە ماڵن، کاتی وا هەبووە ئەندام پەرلەمانێکی ئێمە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە مقابلی 10 و 15 و 20 و زیاتریشە ئەندام پەرلەمانە قسەیان کردووە و مشارەکەیان هەبووە و بە دواداچوونیان هەبووە. ئەگەر من هەرچەند ئەمە وەکو تەقدیرێک وەکو بیرهێنانەوەیەک بۆ خەڵکی کوردستان، مەگەر ئەندام پەرلەمانی کۆمەڵی ئیسلامی ئەو کات کۆمەڵی دادگەری ئێستا مەگەر ئەندام پەرلەمانی ئێمە نەبوو لە پێناوی بەدواداچین و ئیشوکارەکانی هەرێمی کوردستاندا مامۆستا محەممەد سەنگناوی شەهید بوو لەو ڕێگایە، مەگەر ئەندام پەرلەمانی کۆمەڵی ئیسلامی نەبوو مامۆستا ناسیح لەبەر سەرقاڵی و مەشغەڵەتی بە کاروبارەکانی پەرلەمان و لە بەغا جەڵدەلێدا تا ینی سپاردوو بۆ شێوەیە، مەگەر ئەحمەدی حاجی ڕەشی لە لای خەڵکی هەرێمی کوردستان و لای خەڵکی عێراقیش ینی کارە جوانەکانی کارە باشەکانی بەداکۆکیکردن لە بواری ئابووریە لە بواری بودجە و بەشی هەرێمی کوردستاندا کە من لە خۆی بیستووە و لە میدیاشە زۆر کات باسی کردوواڵێ کاتی وا هەبووە لە نووسینەوەی بودجەی عێراق لە ماوەی ئەو کە ماوەی کە پەسەندی بودجە بکرێ بۆ لێکۆڵینەوە ئەڵێ 500 سەعات کۆبوونەوەمان کردووە لەگەڵ وەزاراتی جیاوازە لەگەڵ خەڵکی خەبیرە بۆ ئەوەی کە پشتی هەرێمی کوردستان پشتێکی باشی لێ بەربکەوێ ببچڕێ بۆی و هەروەها بودجەیەک دابنرێ بۆ عێراق کە بودجەیەکی دادگەرانە بێ و بودجەیەکی زانستیانە بێ. بۆیە هەر نوێنەرەکانی کە کاکسۆران عومەر و باقی ئەندام پەرلەمانانی کە هەمان بوون لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ڕاستیە کارەکانیان ئەمە جوان و باشن کە جێگەشان نازین. بۆیە ئێستا ئەگەر هاوڵاتیانی کوردستان لیان بپرسی ینی گەر ڕاپرسێ بکەی ئەم ئەندام نوێنەرانەی کۆمەڵی دادگەری چۆن بوون لە ڕاستیە ئیشارەتی زۆر جوانیان پێدەن. ئێمە لە دەنگدان و بانگەشەمانە خەڵکمان دواندووە کە قسەکەین و ئەواناڵێ من قەناعەتم ئیسلامی نیم، کۆمەڵ نیم واتە ئیسلامی نیم، بەڵام بەڕاستی نوێنەرەکانتان نوێنەرێکی ئازا و بوێرن، زیرەک و وریان، دڵسۆزن، ڕازگۆن، بەڕاستی دەنگتانە دەمێ قەناعەتم بە حیزبەکەشتان نییە. ینی بەو ئەندازە دەنگت ئەدەمێ لەبەر نوێنەرەکان نوێنەرێکی ڕازگۆ صادق بوون، نوێنەرێکی ئازا بوون، بوێر بوون، چاونەترس بوون و دڵکیان بەشتەکان کردووە و ڕاستیەکانیان خسەت بۆ خەڵکی و داکۆکیان لە مافی خەڵک کردووە لە حکوومەتی ناوەندیە و کاریان کردووە. بۆیە بەو شێوەیە ئەو سمعە جوانەیان داوەتە دوجار بەرنامە ئیشوکارەکانی کۆمەڵی دادگەری و حیزبەکەیان و خۆیان و مێژووی میلەتەکەشمان و نەتەوەکەشمان. باشە بەڕێز ئەزمموی کاری پەرلەمانتان هەیە، سکرتێری پەرلەمان بوون بۆ نوێنەرایەتیجا چی لە هەرێم بێ و بە تایبەت بەغدا ئێمە پێویستمان بە چ جۆرە تایبەتمەندیەکە بۆ پەرلەمانتار چ جۆرە نوێنەرێکە بۆ خەڵک ینی تاوەکو تایبەتمەندی؟ معلومی بەڕێستە پەرلەمان لیجانی جۆرا و جۆری زۆری هەیە و اختصاصاتی جۆرا و جۆری هەیە، بەڵام مەرموقترین کارێک دیارترین کارێک لە کارەکانی پەرلەمان بریتیە لە شارەزا لە بواری ئابووریە و شارەزا لە بواری یاساییە. ئەم دوو عنوانە دوو عنوان دوو ناونیشانی زۆر گرنگن بەڕاستی بۆ پەرلەمانتار. لە بواری ئابووریە شارەزابێ چونکم بەشێکی گەورە و گرنگی پەرلەمان بریتیە لە تەصدیقی بودجە و بە دۆداچوونی بودجە و چاودێریکردنی حکوومەت و دەسەڵاتی جێبەجێکردن و هەروەها بواری یاساییش یاسای باش دەرکردن. بۆیە ئەم دوو عنوانە زۆر گرنگن. ئەم قسەی من وا ناکە وای لێ نەخوێندرێتەوە کە بەشەکانی تر لیجانەکانی تری پەرلەمان ئەنجومەی نوێنەرانی عێراق بێ یان پەرلەمانی کوردستان بێ بەهایان نییە. پەرلەمانی عێراق بەڵێ هەموو لیژنەیەک تەقدیر و وەزعی خۆی هەیە و گرنگی خۆی هەیە، بەڵام بە بڕای من بە ئەزمموی من لە پەرلەمانی کوردستاندا ئەم دوو عنوانە بۆ پەرلەمان زۆر گرنگن. ئەم عنوانە شارەزا لە بواری ئابووریە و شارەزا لە بواری یاساییە زۆر گرنگن. خۆشبەختانە پاڵێوراوەکانی ئێمەش ئەو اختصاصانەیان هەیە. بەس شارەزایی بەسە یان
بوێری و دڵسۆزی اینجا نوێنەر لە کام حیزب بەشە من باسی ئەکادیمیم کرد باسی ئەکادیمیم کرد لە ڕووی ئەکادیمی و ئەم عنوانانە گرنگن ئەگینا خۆ یعنی چەند بەدەیان خەڵک هەیە شارەزایشەیە لە بواری ئابووریا و هیچ جوڵێکیشی نییە و جۆرێک لە بێدەنگی هەڵبژاردووە حیزبەکەی چۆن بڵێ واکا و بەڵام بگەڕێمەوە بۆ نوێنەرەکەی خۆمان نوێنەرەکەی ئێمە وای نەکردووە نوێنەرەکە ئێمە کە شارەزایە بۆ نمونە شارەزا بووە لە بواری ئابووریا لە ئەنجومەی نوێنەرانی عێراقا بوێرانە قسەی کردووە کاتێککە پرسی بەشەبوجێ هەرێمی کوردستان و موچەی هەرێمی کوردستان هاتووە لەوێ لە ئەنجومەی نوێنەرانی عێراقا بوێرانە قسەی کردووە بۆ بەدادەچوونی کردو لەگەڵ وەزارەتی معنیە و لە هەمان کاتیشا ڕووی کردوتەوە حکوومەتی هەرێمی کوردستان پێوتون حکوومەتی هەرێمی کوردستان واقعەکە لە عراقی فیدراڵە ئابەم شێوەیە بۆیە پێویستە ئێوە ئاوا ڕاست بێنە پێشەوەتیایە ئەگینا ئەم بارودۆخەتان بۆ نایەتە پێش ئەکل لە ڕابردووە و کاتی ئێمە لە خولی چوارەمی پەرلەمانە باسی ئابووری سربەخۆ هاتە پێشەوە لە زەمن ئێمە تەبعاً بە درێژایی دەرهێنانی نەوت لە هەرێمی کوردستاندا بەداخەوە هەردوو پارتی سیاسی نەوتیان قۆرخ کردووە وەکو حسەی خۆیان و خەزێنی خۆیان دەوڵەمەندکردن و ئەوە کاریان لەسەر نەوت کردووە هەر و کاتەش نوێنەری ئێمە باسی ئەوەیە کرد کە ئەم تەخشان و پەخشانە بنەوتەوە و تاڵان فرۆشتن بنەوتەوە و داهاتی نەوت کەس نازانێت چی لێ ئەمانە دوجار حکوومەتی ناوەندی ئەمە قبول ناکە ئیلا حکوومەتی ناوەندی بێتە سەرخەت چونکە ئەمە دەسەڵاتێکی ئیتیحادیە کە ئەبێ نەوت مڵکی هەموو عێراقا مڵکی هەموو عێراقا ئەبێ وەکو پێویست سودی لێ ببینری ئاخر ئەو کاتە دەسەڵاتدارانی عێراق بە هەرێمی کوردستانیان نەوت ئەو داهاتی ژێرزەوی کە داهاتی ئایندەی ئەمنەتەوەیە ئاوا ئەم هەموو بەم شێوێ دەریەن و بەم زۆریە دەریەکەن و پاشانیش تەخشان و پەخشانی ئەکەن میلەت هاوڵاتی خەڵک سوودی لێ نابینێ بۆ دوو حیزب بەکارەهێنرێ ئەمە دوجار خەتەرێکی گەورەیە دوجار حکوومەتی ناوەندی لەتان قبول ناکە لەسەر ئەم قسانە نوێنەرەکەی ئێمە ئەمری گرتنی بۆ دەرچووە کە کۆمەڵی قسەی حقەت و ڕاستین کە باس کراوەلەوە دوجار خۆشیان هاتنە سەرەوە قەنەعەتەی کە بەڵێ بەم شێوە مامەڵەکردن لەگەڵ حکوومەتی ناوەندیان ناکرێ ئەبێ مامەڵەیەکی یاسایی لەگەڵ یا بکرێ نوێنەری ئێمە ڕازگۆیانە صادقانە ئەوەی وتووە کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگا بۆ ئەوەی کە لە عێراقی فیدراڵەوە موچەی هاوڵاتیانی کوردستان بێ پێویستە ئەو خاڵانەی کە پێویستە لە سەری ڕێکەوتون سەرڕاستانە خاڵەکان 1 2 3 4 جێبەجێ بکرێ باش کە جێبەجێ ناکەن هەموو ماڵە بە کاتەکەن کاتە کوژن دوجار بۆ پڕبوونی خۆیان و قڕبوونی فەرمانبەرانیش بەو شێوەی کە لێ هاتووە ئێستا ئەوەتین لە بەرە کۆتایی مانگی ڕۆین موچەی مانگی هەشتا دابش نەکراوە دابشکرێ ئەمە کارەساتە یعنی بەڕاستی ئەم جگە لەو موچانێک کە چەند خوراوە وەجگەلەوەی ئایا موچەی 12 موچەوەرە گرین لە ساڵی 2005 ناگرین کار ئاوا بووە دوایی کە موچە خۆرانە گەنە کۆتایی ساڵ ئەڵێن موچەیە گیان دوانمان یاسیانمان لەوانەیە بۆ خۆ یان سیبنی کاکە خۆمە یاساوی من بوجێ یعنی ڕازگۆنەبوونی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لەگەڵ ڕێکەوتنەکانی کە لەگەڵ حکوومەتی ناوەندیا کردووانە ویان کردووە کە فەرمانبەران و موچە خۆران بن بە قوربانی پەرلەمانتارەکانی ئێمە ڕازگۆیانە وتوانە ئەبێ ڕازگۆ شعارەکەی خۆمان کەوتومانە لەگەڵتانە ڕازگۆین وتوانە ئاوا بکەن بۆ ئەوەی هاوڵاتیانی کوردستان لە بەشە وجەی هەرێمی کوردستان لە بەشە موچی عێراق بتوانن موچی خۆیان وەربگرن و خزمەتگوزاریەکانمان بۆ بێ بەڵام بەداخەوە مارەسەی حکومی ممارەسەی حیزبی لێرە ینی حیزبۆکراتیەوەی کە هەیە لە هەرێمی کوردستان ئەوای کردووە کە قەیرانەکان قوڵە بن متمانە لە ئەو پەڕی ئەزمەیەتی بۆی هەرێمی کوردستان دوجار فەرمانبەرەکانی قوربانی دەسەڵاتێکی فاشل و شکستن کە حکوومەتی هەرێمی کوردستان باشە بەس ئێوە دروشمەکەتان ئەوێ لەگەڵتان ڕازگۆ دەبین پێتان وایە لە ئێستا ئەم هەڵبژاردنە بکرێت تقریبەن بە شارەوانەکانی نزیکەی 15 هەڵبژاردن کراوە بە عێراق و ئەنجومەنی پارێزگاکان و بۆی هەرێمی کوردستان هیچ کات پێدوێت پارتیویکێتی ڕازگۆ نەبووم لەو بەڵێنانەی کە داویانە بەتابێت کەوان زۆری نەبوومن چ لە پەرلەمانی کوردستان چ لە حکوومەتی هەرێم چ لە باغدا چ لە ئەنجومەنی پارێزگاکان بەداخەوە خۆ ئێستا وەکو شتێکی ڕۆتینی لێ هاتووە پارتە سیاسیەکان بەرنامەیەک ئەنووسنەوە ناوێن بەرنامەی کارنامەی هەڵبژاردنە
باش کوڕەتینی لێ هاتووە تەمان ئێمەش لە هەموو هەڵبژاردنەکانان نووسیمانە 1 2 3 4 پێ لە بواری سیاسیە لە بواری خزمەتگوزاریە لە بواری جۆرا و جۆر بەنامە ڕێژێکراوە ئەوەی کە لەم ڕۆژانە یۆم لە نەتیجەی ڕاپرسیەک بوو لە هەرێمی کوردستانە کە لێکۆڵینەوەیەکیان کردووە دراسەیەکیان کردووە سەر ئەو وعدانەی کە هەردوو حیزبی دەسەڵاتدار داویانە بە هاونیشتمانیانی کوردستان ئایا لە سەدات چەندی وعدەکانیان بردوتە سەر لە ساعت چەندیان جێبەجێ کردووە کە ئەوان خاوەنی دەسەڵاتن ئێمە حیزبی ئۆپۆزیسیۆنی نوتومانە ئەوە تو ئەم 55 خاڵەتان بۆ ئۆکەین 1 2 3 4 55 بنمونە باشە بە ئۆپۆزیسیۆن بوونی خۆمان کە ئۆپۆزیسیۆن دەسەڵاتیشمان نەبووە ژمارەیەک لەم خاڵانەمان کردووە خوای گەورە نافەرمێ لا يكلف الله نفسا الا وسعها ئێمە ئەوەنگە توانامان هەبووە فاتقوا الله ما استطعتم ئێمە ئەوەنگە توانامان بۆ ژمارەیەکمان لێ کردووە ئەوان لە دەسەڵاتان سەرزەوی ژێرزەوی بەدەستی خۆیانە کاک حەکیم لەسەر و 95 ئەوانەوە بەڵێنەکانیان جێبەجێ نەکردووە ئەخۆ کێ دەستی گرتوونەوە بەڵێنەکانی خۆتان جێبەجێ ناکەن نەک ڕاستگۆ نەبوو لەگەڵ ئەو خەڵکە لەگەڵ هاوڵاتیان و خەڵکی کوردستاندا بەڵکو ئەسڵەن هەر خیانەتی گەورەیان لێ کردوون خیانەتیان لە داهاتیان کردووە خیانەتیان لە موچەیان کردووە یعنی وایان کردووە کە بەداخەوە لە هەرێمی کوردستانە خەریکە زۆر شتی جوان هەر بەهای نەمێنێ ینی شتی بە بەهان بێبەها کردووە لە هەرێمی کوردستاندا حدیثەکە فەرمووی کەسێک هەر درۆکە بەردەوام ئەم درۆیە ممارەسە کا تاوای لێ دێ بە درۆزن حتا یوکتەبە عند الله کەذابە لە لای خوا بە درۆزن لە قەڵەمە در لای خەڵکی کوردستان خەڵک متمانی بۆ عەدی ئاردوو حیزبی دەسەڵاتدار نەماوە بەڕاستی بەڵام ئێمە یعنی سەربەرزانە خۆشبەختانە سوپاسی خواکەین وتومانە ئەم وعد و پەیمانە نادەین بە خەڵکی کوردستان نوێنەرەکانمان هەر جارێکم قسەمان دووبارە کردوێتەوە بە ئەندازەی هاوڵاتیانی کوردستان هاوڵاتیانی کوردستان بە ئەندازەی پشتگیری ئێوە بۆ ئێمە وجودی ئێمە گەورەکە لە ئەنجومەی نوێنەرانی عێراقا لە پەرلەمانی کوردستاندا بە ئەندازەی وجودمان ئێمە کارمان کردووە من تأكيد لەوە کەم ئەندام پەرلەمانی ئێمە لە ئەنجومەی نوێنەرانی عێراقا یعنی چەند هێندەی خۆی کاری کردووە بە دوواداچوونی کردووە ئەو خزمەتی بە ئەو دۆسیە مەلەفانە کردووە کە دۆسیە مەلەفی هەرێمی کوردستانە بەڵام ئەوانیش بەدایان ئەندام پەرلەمانەوە خەڵکی پشکە حیزبیەکانی خۆیان بوون و لەکوێ سەفیرێ گوەربگرێ و لەکوێ عنوان و نانیشانە گوەربگرێ و پارەکانی چۆن بێ و چۆن داهاتی نەوت و نانەوتی دەستی بەسەرا بگرێ و نەیدا بە حکومەتی ناوەندی موچە خۆران بن بە قوربانی تایە ئەوەی کە خەڵکی کوردستان لەمانە گوێی پڕ بووە زانێت کە ئەم دوو حیزبە دەسەڵاتدارە کە بەداخەوە ئێستا نازانم زۆر چاوقاییمانە داوای دەنگ لە خەڵکی کوردستانەکەن خەڵکی حاڵی بووە لەوەی کە ئەمانە خزمەت بەس بە خۆیانەکەن بابەتی نەتەوەییان بەداخەوە لە عێراقی ناوەندیە نابەتی نەتەوەییان زۆر هێناوەتە دواوە و سمعی هەرێمی کوردستانیان زۆر هێناوەتە دواوە هەرێمی کوردستان زۆر جیاوازە لەو سەرەتایی کە ڕژێمی باسیتیا ڕووخا زۆر جیاوازە لەوە بەڕاستی ئێستا ئەوەتە ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر پێمان پێ لە سەمبلباندانێن وەزعمان لێ مزایقەمان پێەکەن چونکەم مستاقیەتی حکومڕانیمان زۆر هەز و شلۆقە لە لای حکوومەتی ناوەندی و پێی بووێت کە لە ناو خۆدا حکوومەتت نییە پەرلەمانت نییە نادت پەروریە بووە لەوێش لاواز بووی هاوکێشەکە پێوین بێکەوە خۆی باسی هەرێمی کوردستانە کەڵێ پەرلەمانێکی ناکارە حکوومەتێکی ماوە بەسەرچوو دەسەڵاتی دادوەری حیزبی چی ماوە ینی خۆ حکوومەت لە چی پێک دێ دەسەڵات و قوارێک لە چی پێک دێ دەسەڵاتی یاسادانانە و دەسەڵاتی جێبەجێکردنەوە دەسەڵاتی دادوەریە هیچێکی لەم دەسەڵاتانن ڕۆڵی خۆی ناب جارە دوانێنەوە هەر هیچ نیوان دەسەڵاتی دادوەریش هەموو خەڵکی کوردستانە زانن بەداخەوە لەژێر پرسیاری زۆر گەورایەکە ئەویش حیزب ئەوەی کە حیزب دەسیتیای هەیە یاساکان دەسییانتیای نیە جارنگدانەوە هەبووە لەسەر لاوازبوونی کورد لە بەغدا هەم چنادە پرۆریەکە بێ خۆگەرات و بێمتمانی هاوڵاتیان چی لە ئەوەی کە بەڕێز باس ئەگەر معادلەیەکی سیاسی نەبێ ئەگەر معادلەیەکی سیاسی نەبێ ئەوەی کە لە دەستورە هاتووە حکوومەتی هەرێمی کوردستان هەرێمێکە قەوارەیەکە کە ئێمە وەکو کۆمەڵی دادگەری بڕوامان وایە پاراستنی ئەم قوارەی هەرێمی کوردستان حکوومەت شتێکی جیاوازە حکوومەتێکی و پارتیە ئەم قوارەی هەرێمی کوردستان یعنی بە ئەرکێکی نیشتیمانیە زانین کە ئەم قوارەی هەرێمی کوردستان پارێزگاری لێ بکرێ و قوارێکی دەستوریە بێ پارێزگاری لێ بکەین بەس چۆن ئەم قوارە بەهێز بکەین ئەم قوارەیە چۆن بەهێزی بکەین مەفروضە پەرلەمانێکی بەهێزی هەبێ کوالیتی ئەندام پەرلەمانەکانی زۆر بەهێز بن حکوومەتێکی بەهێزی هەبێ
نەک حکوومەتێکی ناکارایی ئەکسپاری هەبێ بە دەسەڵاتێکی دادوەری بەهێزی هەبێ. ئێمە ینی لە یادمە لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستانە بیرمان لەوە کردەوە بنەماکانی دەوڵەتمان بە یاسا چەسپان، ئاهاتین جۆرێک لە شەفافیەتمان پیادە کرد بە یاسا، ئاهاتین بودجێ هەرێمی کوردستانمان ڕێگە خست بۆی حیزب بین نەبێ مسلسی بەرمۆدا نەبێ هەموو داهاتی ئەم وڵاتە بخوا. بە نمونە یاسایەکمان دەرکرد کە زۆر پێوەی ماندوو بووین تا یاساکەمان پەسەند کردووە جار سندوقی کوردستان بۆ داهاتنەوەتی و گازیەکان کە یاساکی زۆر جوانە کەسایکی زۆر جوانە کە جۆرێک لە شەفافیت لە داهاتی هەرێمی کوردستانە بەرقەرارە کراوە هەرچی داهاتی نەوتی بوو ئەچووە ناو ئەو سندوقەوە. ئەمە یعنی بنەمایەکی دەوڵەتداری بوو، ئیشمان لەسەر کۆمسیۆن کرد، ئیشمان لەسەر دەستور کرد. بۆیە هەنگاوەکانی ئێمە گەورەتر بوو لەوەی کە دەسەڵاتداران هەردوو حیزبی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان بیری لێ ئەکەنەوە. بەداخەوە ئەبینی حکومەت پەرلەمانەوە ئێمە وتمان بەشداری ناکەین لەبەرەوەی کە پێمان وا بوو شەریعەت ناین بە شتێکی ناشەرعی. باشە پەرلەمانەوە تەکارە نابێ، ساڵێک و چەند ڕۆژێکە پەرلەمان لە جێ خۆیەتی و بەردی لەسەر بەرنەناوە، نە ئەتوانێت ئاسا دەرکات، نە ئەتوانێت کۆی بێتەوە، نە ئەتوانێت دەسەڵاتی جێبەجێکردنی چاودێری بکە. هیچ جوڵەیەک ناکە، یعنی مجرد پەرلەمانێک ئەڵێ پەرلەمانێک هەیە و پەرلەمانێکی ناکارایەوەوان حکوومەتێکی ماوە بەسەر چوو. یعنی ئەم حکوومەتە ئەنکێ چاودێریەکە بەچ یاسایەک ئەم حکوومەتە بڕیارەیە و پارە خەرجەکە و شتەکە، یعنی کێ بەدواداچون بوو ئەمانەکە. لەبەرەوە بنەماکانی حکومڕانیش لە هەرێمی کوردستاندا بنەمایەکی هەشن، بنەمایەکی لەرزۆکن. یعنی ئەگەڕێمە بۆ ئەو خاڵە ئەگەر بارودۆخێکی سیاسی نەبێ و دەستوری نەبێ هەرێمی کوردستان زۆر شتمان لە دەستداوە لە سای هەردوو حیزبەوە بەداخەوە. باش بەس بەڕێز پێشتر ناو پەرلەمان بووی خەڵکی کوردستان هەڵوێستی کۆمەڵی بوونەوە لە وێزگە جیاوازەکان چ لەوەی پەرلەمانی لە 2015 یعنی ئەگەر خەڵک متمانی بڵێن کۆمەڵ تاقی کراوەتەوە لە تاقیکردنەوە دەرچووە ئەو کاتە فشارێکی زۆر هەبوو بە تایبەت لە یاسای سەرۆکایەتی هەرێم کە بەڕێز ئەو کاتە سکرتێری پەرلەمان بوو لە پشکی کۆمەڵی دادگەری. دەتوانن ئەگەر خەڵک زۆر زیاتر ڕوبەڕووی دەسەڵات بن ئەگەر پشگیری زیاترتان بکات، یعنی ئەو کاتە بە چەند بڵێن 5-6 کورسیەک توانیتان هەوڵتان دەدا سەڵات ڕابگرن لە کاری نایاسایی ناو پەرلەمان. ئێمە لە هەر کاتێکە هەر بابەتێک هەبوو بێ ڕۆڵمان بینیوە، یعنی بە ئەندازەی خۆمان ڕۆڵی گەورەمان بینیوە تایە گەڕێنەوە بۆ مێژوو ڕۆڵمان لە ڕوبەڕووبوونەوەی ڕژێمی بەعسا ڕۆڵی چەکداریمان بینیوە کە ڕژێمی بەعز نامێنێ ڕۆڵی خەباتی مەدەنیە بینین. هاتوین بەشداریمان لە پەرلەمانە کارایە، لە مؤسساتە شەرعیەکانە بەشداریمان کارایە. ئەگەر بەشداریێکی ڕەمزی بوو بێ نەمان کردو توانە بەشداری کابینەیەک ناکەین کە بەشداریێکی ڕەمزی بێ دەسەڵاتمان نەبێتایە وجودمان نەبێتایە، نەتوانین چاکسازی بکەین، نەتوانین شتێ بکەین. ئێمە ئۆپۆزیسیۆن بەشداری و دەسەڵاتە کارتۆنیە ناکەین، بەڕاستی کارتۆن بینتایە و شتێکی ڕەمزی بێ و حکومت مجرد حکومەتەکە ڕەنگاڵە بکەین و ئەوە ناکەین. ئەو بەشداریانەمان نەکردووە. بۆیە بەدڵنیاییەوە لە هەر مەجالێکا بوو بین لە هەر مەجالێکا بوو بین جێدەستمان دیار بووە و ڕۆڵمان گەورە بووە و خەڵکی کوردستانیش یعنی بەڕاستی یعنی جێ خۆیەتی خەڵکی کوردستان بیر بکاتوە لەوەی جارێک دوان سیان چوار ئەو هەموو متمانەیە بە نازانم خەڵکی کوردستان متمانیانە دەنێ یان بە تەزویر و بۆ دەنگەکانە ڕۆن بە ژمارەیەک لە خەڵکی کوردستان ژمارێکی هائیل لە خەڵکی کوردستان متمانە دەن مەبدوو حیزبە دەسەڵاتدارە. ئەرێ خەڵکی کوردستان ئەم حیزبە دەسەڵاتدارە لە حکومەتی ناوەندیە چی کرد بۆ هەرێمی کوردستان؟ هەرێمی کوردستانی نهێناوەتە دواوە تاکەی هەر بەردەوامە من لەگەڵ ئەم فۆرمە لە دەنگدان و ئەم فۆرمەی حیزبە نەکردن و ئەوانە کاکە حیزب هەبووە هەرزوو حیزبی دەسەڵاتدار مێژوویەکتان هەیە، مێژووەکە سەرچاو سەر و ئەو مێژووەکە کراوە خەباتێکی ڕزگاری خوازبووە بۆ ئەم حاڵێکی ئێستای لێ هاتوۆتە بەرهەم ئەوە لێ هاتوۆتە بەرهەم. کاکە خۆ ئێمە لەو خەبات و شۆڕشار هەبووین وجودمان هەبوو، یعنی خۆ ئێمە لە خەباتی شاخ و ڕوبەڕووبوونەوەی حیزبی بەعسای ئەمە وجودمان هەبوو. ئەوانە ئەرێ خێرەوە خەڵکە ئەم بەم هەموو متمانە گەورەتانە دەنێ بەڵام هەرێمی کوردستان تا تووشی ئەم قەیرانەیەک لە دوای یەکانە کردووە. دەی خەڵکی کوردستانیش بە ینی ئەم جارە بیر لەوە بکەنەوە کە با گۆڕانکاری لێ بۆ چوونەکانیان کەن لە فۆرمی دەنگەکانیان بکەن، متمانە بە خەڵکی تر بدەن کە توانە قابلیەتی هەیە. من لە بەشێکی خۆمەڵێ متمانە بە نوێنەرەکانی ئێمە بن بۆ ئەوەی چۆن لە ڕابردووە سەرڕاز بوون، ڕازگۆ بوون، ئیشکەر بوون، کارا بوون بۆ ئەوەی ئەمجا گەورەتر بڕۆینەوە ئەنجومەی نوێنەرانی عێراق و دواتر بۆ بەشەکانی تر. ئێوە بڵێن لەگەڵ هێزەکانیش کە پێشتر بە هاو پەیمانێتێکە بوو ئۆپۆزیسیۆن هەبوو ئەو پەیمانەتێک بۆ ڕۆبەڕبوونەوەی دەسەڵات لەوەشدا بڵێن ڕازگۆ بوون لەگەڵ هاو پەیمانەکانتان تا کۆتایی و بۆ قۆناغی داهاتووش بڵێن ئەگەر
هەوڵدەن ینی بەرەیەک دروست بکرێت لە بەغدا دژی دەسەڵاتدارن بە ئاماجەوەی کێشەکانی خەڵکی کوردستان چارەسەر بکرێت. ئێمە قەناعەتمان وایە کە حەکیم کاری گەورە بریتە لەو کارەی کە بێ دەسە جەمعی بکرێ کاری پێکەوەی بە کاری گروپین بێ. بڕوامان وانە کۆمەڵی دادگەری بەتەنها ئەتوانێت لە ئەنجومەی نوێنرانی عێراق ڕۆڵی گەوری نەتەوەیی ببینێ بەتەنها، بەڵام بەڵێ کۆمەڵی دادگەری نوێنەرەکانیان ئەتوانن کارکتەری باش بن. ئاماژە بم بە خولی پێشووتری پەرلەمانی کوردستان کە گروپێکە بوو لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق پەرلەمانی عێراق ببوورە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق گروپی 15 پێوت گروپی هیوا پیان گروپی هیوا گروپی 15 پێوت گروپی هیوا یعنی فکرەکە و کارکتەرە سەرەکیەکەی برتی بوو ئەندام پەرلەمانەکەی ئێمە ئەحمەدی حاجی ڕەشید لە بە هاوکاری لەگەڵ ئەندا پەرلەمانەکانی تر لایەنەکانی ئۆپۆزیسیۆنە ڕۆڵی گەورەیان بینی کاریان نەکرد. بۆیە کاری گەورە کاری پێکەوەیە، واتە بەتەنها بەلایەنێک و دوولایەن لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ناتوانین کاری گەورە بکەین، بەڵکو پێویستمان بەوە هەیە کە پێکەوە بین. ئەم فۆرمی پێکەوە بوونە، ئەم دیدی پێکەوە بوونە شتێکە لە لای کۆمەڵی ئیسلامی زۆر بەرجەستەیە. لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا پێش هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان داوامان لایەنەکانی ئۆپۆزیسیۆن کرد با ئێمە هەمومان یەک بەرە بین، یەک لیست بین بۆ کوردستان یەک لیست بین، داوامان کرد، کۆمەڵ داوای کرد بە بیانوێکی 1 و 2 3 و 4 والحاصل وەکو پێویست نەها بەدەستەوە و ئێستا کاتی ئەوە نیە. پەرلەمانی عێراقم جاریان پێشووتر پەرلەمانی کوردستان بۆ پەرلەمانی کوردستان داوامان کرد کە پێکەوە بین با یەک لیستمان هەبێ ئۆپۆزیسیۆن بە یەک لیست داببەزین، ئەتوانین لە پەرلەمانی کوردستانە کاری گەورە بکەین و بۆ عێراقیش هەر بە هەمان شێوە داوامان کردەوە کە ئێمە با بە یەک لیست بین. بەڵام لەبەرەوەی کاتی هەڵمەتی هەڵبژاردنە با ناوی هیچ لایەنێک نهێنین بڵێن کێ سەبەب بوو کێ سەبەب نەبوو والحاصل نەهات بەدەستەوە لەگەڵمان نەهاتن. ئەگینا ئێمە تەسەورمان وایە بە یەک لیست لایەنەکانی ئۆپۆزیسیۆن تەسەورمان وابوو و واشە بە یەک لیست بەشداری هەڵبژاردنەکان کەین بۆی متمانەیەکی زیاتر هیوایەکی زیاتر بۆ دەنگدەری کوردستان بگێڕینەوە کە بتوانین متمانەمان پێ بکەن. ئەگەر ئەمەش نەکرا دوێ هەڵبژاردن ئامادە نێوە خۆت ئەمەش نەکرا بۆ هەڵبژاردننی ئەنجومەی نوێنەرانی عێراق و هەر لیستێک خاوەنی پاڵێوراوی خۆیەتی و کۆمەڵی دادگەری بۆ 285 بەشداری کردو بۆ ژمارە لە پەرلەمانتاری کاراولی هاتوو بەشداری کردو هەڵبژارد نەکرێ و هەرێکێک لەو لیستانە ژمارەیەک لە مەقعدی پەرلەمانی بەدەستێنێ. ئەو کاتیش قابلی ئەوەیە کە کۆمەڵی دادگەری دیسان ئامادەیە بۆ کاری پێکەوەی پێکەوە توانین کار بکەین لە ئەنجومەی نوێنەرانی عێراق، چونکم لە عێراق بابەتی هەستیارتر هێوەی لە هەرێمی کوردستان هەیە. لە عێراق بابەتی بودجە هەیە، لە عێراق بابەتی نەتەوەیی هەیە، استحقاقاتی خۆمان هەیە، بابەتی دەستوریمان هەیە کە ئەتوانین لەوێ کاری لەسەر بکەین بە تایبەتی ئەم لایەنانەی دەروی دەسەڵات لە هەرێمی کوردستاندا کە ئومێد دەکەم ئینشاڵڵا یعنی عەقڵەتی سیاسی گەشت بێتەوە و ئاستێک کە بتوانین ئەگەر لە هەڵبژاردنەوەمان نەکردووە لە پەرلەمانی عێراق لە ئەنجومەی نوێنەرانی عێراق بتوانین و کارە بکەین. باشە زۆر باز لەوە دەکرێت بڵێن زۆر خەڵکی خۆڵ دەبژێری لەناو پارتەکانی دەسەڵاتە، بەڵام بڵێن کەسێکی باشە و ئایا دەکرێت خەڵک لەبەرەوەی کە کەسێکی باشە ناو دەسەڵاتە دەنگی پێ بدرێت هەر ئەوە حیزب نییە پارتیویکێتی بڕیار دەدەن و پەرلەمان تارە لەوێ چی بکە چینەکە دەنگ بە کامیا سەیە بدە. من ڕێزەگرم لە دەنگدەری هەرێمی کوردستان ئەو پاڵ مربژێرانەی کە پارتە سیاسیەکان سەرجەم پارتە سیاسیەکان پاڵاتویان و بە دەنگی حەقیقی خۆیانشنە ناو ئەنجومەی نوێنەرانی عێراق و ڕێزم هەیە بۆیان، بەڵام ئەوەی کە بینیمانە لە ڕابردووە بە ئەزمون ئەوەی بینیمانە لە ڕابردووە جگەل لە ئەم پارتانی کە وەکو بڵێن بەشێکی خۆمان باسی کۆمەڵی دادگەری بکەم بەڕاستی کولەن بە شێوەیەکی گشتی پابندن بە بڕیارە حیزبیەکانەوە، پابندن خۆیان بە نوێنەری خەڵک نازانن جۆرێک لە ئازادیان هەبێ، جۆرێک لە ئیرادەیان هەبێ، ئیرادەی حیزب زاڵە بەسەر ئیرادەی خۆیانە. ئێمەش بڕوامان لە هەرێمی کوردستانیشا و قەنەعەتەمان هەبووە و لە ئەنجومەی نوێنەرانی عێراقیشا پەرلەمانی عێراقیشا و قەنەعەتەمان هەیە، بڕوامان وایە کە ئەبێ ئەندامی پەرلەمان مادەم نوێنەری خەڵک دەنگی یاوە پێی وەکو دەنگدەر دەنگی پێیاوە بەشێک لە حەقی دەنگی خۆی چۆتە پێشەوە ئەندامی پەرلەمانە ئەبێ خاوەنی ئیرادە بێ، نابێ ئیرادەی کەبت بکرێ و نابێ ئیرادەی حیزب زاڵ بێ بەسەر ئیرادەیە. بۆیە ئیرادەی حیزب لە هەردوو حیزبی دەسەڵاتدارە وایان پێڵێ بە ئەزمون وتراوە بابەتێکی دیاری کراوە هەیە. ئەندام پەرلەمان هەبوو توێتی هاتووە بۆ لای پەرلەمانتارەکە ئێمە لە خولەکانی ڕابردووە و توێتی ئەم بابەتە
واژوو کراوەتەوە ئەم بابەتە من وەکو خۆم قەناعەتم پێی نییە بەس حیزبەکەم پێمەڵێ ئەبێ واژوەکە سەحب بکەیتەوە نابێت دەستیشی بۆ بەرز بکەیتەوە و ناڕاستیشە قەناعەتیشم پێی نییە بەس حیزبەکەم واڵێ واتە ئەهدافی حیزبی تحقیقەکە هەردوو حیزبی دەسەڵات لە ئەنجومەی نوێنەرانی عێراق و لە حکوومەتی ناوەندیە ئەهدافی حیزبی جاگەر ئامانجە حیزبیەکەیان هاوتەری بوو لەگەڵ ئامانجە نەتەوەیەکە و پێمان نەفرۆشتنەوە بنەتەوە ئەوانە ئەگینا ئەوەی تر دیوەکەی تری دیوە حیزبیەکەی ئەتیکاکەکیان ئەوان ممارسەیەکی حیزبیەکەن وەکو دوو حیزبی دەسەڵاتدار ئەوەکەن ئەگەر بڕیار بێشتێکی شکن دیسان فرۆشتنەوە بە خەڵک خۆ ئاگادار یانی حیزبی دەسەڵاتداری یەکەم و دووەمی فرۆشتنەوە بە خەڵکی کوردستان ئێمە ئەومان کردومان کرد ئەسڵ وایە کە تۆ هەموو ئەندام پەرلەمانە هەیە خزمەتی زیاتر بکەی خۆ تۆ ئەم وڵاتت کاول کردووە ئەم وڵاتە لە بەرامبەر عێراق چۆک پێداداوە ئەم هەرێمەت کاول کردووە یعنی خۆم هەرێمە بەهێز نەکردوەتیایە ئەوە خۆ ئەگەر بگەڕێنەوە بۆی کە لە دەستدانی ئەو هەموو ناوچانی هەرێمی کوردستان لە ساڵ 50 هەرێمی کوردستانە لە دەستدا بەناوی ڕفراندۆم و کاتی خۆی بە ئەو لاپەڕەکانی مێژووە لاپەڕ ناخۆشەکانی مێژوو کوردایەتیمان هەڵنێنەوە کە کوردایەتی نێوە حیزبایەتی بوو کە کراوە یعنی کارێکراوە بە هەرێمی کوردستان کە کارێکی جوان نیە ئایسە شانازی پێوە بکەیتوانە ئەگەر شتێکی شکەی بە خەڵکی کوردستانی بفرۆشیتەوە بڵێ فلانشتمان کرد فلانشتان بۆ کەین و ئەوانە ئەسڵ وایە تۆ بۆ ئەو نێردراویتە عێراقەوە گینا تۆ لە عێراق مهمە چییە باش دەخولێکی من ماوە چەند پرسیارێکتر بە کوردی سوپاس دەکەم سەبارەت بە بێئومێدی ئێستا خەڵکێکی زۆر بێئومێدە بۆ زۆرجار لەناو ئەو بێئومێدیشدا باز لەوە دەکرێت هەموو لایەنەکان بە سەڵات و پۆزیسیۆنەوە وەکو یەکن سەرنجی ئێوە ینی هەموو یەکسانکردنیان وەکو یەک من بڕوام وایە ژیان لە بێئومێدیە ڕۆژ لە دوا ڕۆژ بەرەو تاریکی ڕوا ئەو کەسێک کە بڕیاری یاوە خاوەنی ئیرادەی خۆی نەبێت کە ئێستا من پێم وایە دەنگدانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق وەکو چۆن مافە وەکو تاگ مافە ممارەسی ئەم مافەی خۆت بکە بۆ ممارەسی مافی خۆت ناکەی دەنگ دەری خۆشەویست ممارەسی مافی خۆت بکە لە هەمان کاتە ئەرکێکی دینیشە و ئەرکێکی نەتەوەیشە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ ئێمە لە حکوومەتی ناوەندیە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەهێز بین بۆیە بێئومێدکردنی خەڵک بەوەی کە هیچ ناکرێ وەکو پێویست نەکراوە لە ڕاستیە حیزبەکان وەکو یەکن لە ڕاستیە هەر کەسێک بانگەشەی بێئومێدکردنی خەڵکە بۆ هەڵبژاردن ڕێگا ڕاستەکەی نەپێکاوە و بە هەڵات چووە و ئێستا بەدیلی هەڵبژاردن لە ئێستایە بەدیلی هەڵبژاردن تەنها هەڵبژاردنە بۆیە بەدیلێکی کەمانی ئێمە ممارەسێکی نیسە لەگەڵ حکوومەتی ناوەندیە و حکوومەتی ناوەندی بێ بە هەڵبژاردن وجودی خۆمان بەهێز بکەین لە حکوومەتی ناوەندیە و ئەندام پەرلەمانی لێهاتوو ئەکتیف و کارامە بنێرین بۆی بتوان نوێنەرایەتی باشمان کەن لە عێراقا نوێنەری جوان من لە عێراقا نەک نوێنەری حیزبی بن بەڵێ ئەوەی دەڵێن هەموو حیزبەکان وەکو یەکن بۆ نمونە دەسەڵات و ئۆپۆزیسیۆن یەکسان بکە بڵێ هەموویان وەکو یەکن آخر یعنی ئەگەر خەڵکی ینی کەسانێک هەبن پێیان وابێ کۆمەڵی دادگەری لەگەڵ هەردوو حیزبی دەسەڵات وەکو یەکن ئەنجومەنی نوێنەرانی عێراقا بڕوام وایە نەک دەستی بە چاویەوە گرتووە پەنجەشی خسووتێکی هەیەەوە آخر کەی وەکو یەکین ینی آخر کەی ئەندام پەرلەمانەکانی ئێمە وەکو یەکن آخر خۆ ئەگەر تەماشای ئەو ژمارە زۆرە لە ئەندام پەرلەمانەکانی ئەوان بکەی تاکەیان تیا هەڵەکەوێ کە دەرەکەوێت جارجار ئەو جێشێکن زۆرێکن ئەوانە ئەگەر من پەرلەمانتارێک یان دوو یان سێمان هەبووە کە باسی ڕیزبەندی چالاکترین ئەندامی پەرلەمانەکەی مە لە پێشینەکانین لە ڕیزبەندی پێشینەکانین کە ئەوە شانازیە لەبەرەوە نەخەر هەرگیز ئەم قیاس مع الفارق وەکوڵێ وەکو کورد دەڵێ قیاسی کەشکێ لەسەر مشکێ و بۆ شێوە هەڵەیە هەڵاتی گەورەیە و تارەی پێ خۆش بێنی بڵێ هەمووان وەکو یەکن چکە و خۆی بۆ نمونای کێشەی موچەی دروست کردووە ئەو سوتەمانیە ئەوە بێکاریە و هەژاریە خۆی دوازاری کۆمەڵگای ینی پێی خۆشە بڵێن هەمان وەکو یەک دوزار ئەوە پلانێکە ئێمە لەو پلان و پیلانە تێگەین بۆ بێئومێدکردنی خەڵکە بۆ ئەوەی خەڵکێک کە پیان دەنگە خۆڵەمێشیەکان خەڵکێک نەڕۆنە سەر سندوقەکانی دەنگدان تعبیر لە ئیرادەی خۆیان کە نوێنەری ڕاستەقینی خۆیان ببینن دڵخوازی خۆیان ببینن ئەوان بنرە حیزبەکانی خۆیان جا هەندێک هەیە لە برسا هەندێک هەیە لە ترسا هەندێک لە زەخت و ژێر فشار و ئەوانایە ئەوان نوێنەرەکانی خۆیانە بنە پێشەوە ئەوە دوجار ئەو بانگەشەیە جۆرێکە لە بانگەشەی لێدانی لایەنەکانی دەرەوەی دەسەڵات هەردوو حیزبی دەسەڵات لە هەرێمی کوردستانە کە خەڵک بۆ ئومێدکەن واتە لەسەر تەوەرەی خەڵک بێ ئومێدکردنیش ئیشکردن بەشێکە لە لێدانی
لایەنەکانی دەروی دەسەڵات لە هەرێمی کوردستان چکم دوجار ئەو خەڵکەیە کە ئومێدێکی خۆگەر ئەو خەڵکەی کە دابڕێ و ناچێت ممارەسەی مافی خۆی بکە کە دەنگدانە ممارەسەی دەنگەکەی خۆی بکە کورسەکانی کۆمەڵی دادگەری لە 2 کورسی و 3 کورسی و بۆ 6 و 7 و حیزبەکانی ترکە بە ئیرادەی خۆی بە دڵنیاییەوە ئەو معادلانە لە بەغا چارەسەرەکرێن و معادلە لە بەغا ئاوا ناڕۆن یانی ئەوە لە کەمی ئیرادەی خەڵکی کوردستانە بۆ دەنگدان کە بەداخەوە ژمارەیەک هەر جارێک ژمارەیەک لە ژمارەیەکی بەرچاو لە خەڵکی کوردستان ناتنە سەر سندوقانی دەنگدان دوجار سلبیاتەکەی بەسەر خۆیان ناشکێتەوە نەک هەردوو حیزبی دەسەڵاتداری استفادەی لێکەن ئەوان مجموعەی نوێنەری خۆیانە بن لە ساعت 30 خەڵک بەشدار بکە نوێنەرەکانی خۆیانە چێتە ئەوێ و خەڵکی تر ناتوانێت بڕات تعبیر لە ئیرادەیەکی ڕاستەقینەی خەڵکی هەرێمی کوردستان هەیەوانی کە خەڵک بڵین بانگەشەی بڵین بایکۆت دەکە خەڵکەیە بڵین هەر لە دڵسۆزی و ڕەنگەوەکو هەڵوێستێک بایکۆت میوان خەڵکێکی شەیە بە بەرنامە بانگەشەی بۆ دەکە و لە خزمەتی بەداخەوە من لە ڕۆژانی ڕابردووە یعنی چەند کەسایەتێکی دیاری ینی ڕۆشنبیر لە بواری جۆرا و جۆرە بە هەندێک بانگەشەی ئەم بایکۆتیان کرد کە بایکۆت بکرێ باشترە بایکۆت بە ئاشکرا مەڵێ بایکۆت یعنی بە ئاشکرا بڵێ خەڵکی نەبچن دەنگ بێکێتی پارتی بن واکە بایکۆتی چی بکەن خەڵک خۆ بۆ کەسەی کە دەنگی بە هەردوو حیزبی دەسەڵات داراوە بە قسەی تۆ بایکۆتی هەڵبژارد نەکەکە بە دڵنیایەوە نایکە ئەو خەڵکانن کە دەنگ بە لایەنەکانی دەرەوەی دەسەڵات دەدەن لەوانەیە گوێ لەم فۆرمە بگرن کە بڵێ بایکۆت بکرێ لەبەرەوە ئەماش بە شێوەیەکی کە خزمەت بەداخەوە یان لەگەڵ ڕێزم بۆ ئەو جۆرە کەسایەتیانە کە خاوەن ڕێزن هەندێکیان تاریخەر بووە و ناوی نابەم ئەزانم ناوەکەشم لێ نەبت ناوی نابم ڕێزم هەیە تەقدیریەکەم و تەقدیری و کەسە ڕۆشنبیرانە ئەەکەم بەڵام بڕوام وایە یعنی ڕاستیەکەی نەپێکاوە هەڵەیە کە خزمەت بە دەسەڵاتەکە ئێستا لە هەڵبژارنی ڕابردوو لە کوردستان تقریباً لە 60 خەڵک بایکۆت کرد بۆ پەرلەمانی عێراق مەبەستن پارتی وێچێتی لەو بڵین لە سەڵات چلەکە لە 23 هێنابوو بوون بە زۆرینە ینی بە لە 23 بەیەکەوە نێو کاتە دەبنە زۆرینە کەمینێک دێنن بەڵام دەبنە بە زۆرینە و بڕیار لەسەر مەسەلەی زۆرینە خۆیانن زۆرینە خۆیانن ئەو کەسە ڕازگۆکانیش کە ئەڕۆن ئەوێ واکەمە بنەوە کە وەکو پێویست ناتوان دەنگیان لێوێ باشە بەس چەند خولەکێکمانەوە کورتی وەکو کۆمەڵی دادگەری لە ڕابردە ئیشتە سەر مەسەلەی موچە کردووە ئەوە سوتەمەنی کێشێت جابازین بێ نۆتیسپی بێ بەشە دەرمان بێ پارەی گەرم و جوتیاران بێ بەشە خۆراگی بێ ئەگەر خەڵکی کوردستان متمانە تەپێ ئینشاڵڵا ئیشی زیاتر دەکەن بۆ چارەسەری کێشەی موچە و هەموو کێشاڵ پسێر داوانین کە لە بینی هەرێم و بەغدایە بە دڵنیاییەوە ئێمە پەیامێکمان ڕاگەیاندووە پەیامی هەڵبژاردننی ئێمە و بەرنامە و ئەجندای ئێمە لە ئەنجومەی نوێنرانی عێراقا کە ئینە دەست ئەندام پەرلەمانەکانمان کە بەم شێوەیە کار بکەن 1 2 3 4 ئەو کارانەکە هەیە وەکاری لە پێشینیان ئەوانە بێ و ضرورەت بۆ ئێستای هەرێمی کوردستان بریتە لە چی وەکاری لە پێشینیانە بێ من یعنی تاکید دەکەمەوە لەوەی کە ئەم پاڵوراوە بەربژێرانەی ئێمە بەربژێرن لە مەجای یاساییە و لە مەجای ئابووریە سەردەرچوون زیرەکن ئەتوانن ڕۆڵ ببینن و لە ڕابردووە ڕۆڵیان بینیەوە جا لە گەنمی جوتیارە نابێ لە بابەتی موچابێ لە بابەتی بەشە بودجێ هەرێمی کوردستان نابێ ڕۆڵی گەورە و بەرچاویان بینیوە کە ڕازگۆیانە لەسەر ئەم پەیامی خۆمان بەردەوامە باش وەکو دوپرسیات چەندە گرنگە بۆ حاڵەتە ئیسلامیەکە شێزێکی وەکو کۆمەڵی دادگەری بەهێزتر بکرێ باشتر بکرێت بۆ بواری حاڵەتی ئیسلامی بۆ پەروەردە بۆ ئەخلاق بۆ خێزان کۆمەڵی دادگەری خاوەنی پاشخانێکی زۆر گەورەی ئیسلامیە و خاوەنی فکر و تەسەورێکی زۆر گەورە و جوانە بۆ خزمەتی نەتەوە بۆ خزمەتی ئەخلاق لە هەرێمی کوردستاندا ترکیز لەوە کەم کە ئەبێ فۆرمە جوانەکانی ڕەوشت ئەخلاق بگەڕێتەوە بۆ سیاسەتکردن هەتا سیاسەتکردن لە هەرێمی کوردستانە بۆ کاری پەرلەمانی بۆ حەقی بە وەزاریەکان بۆ ئیشوکارەکان هەستی بەرپرسیارەتی خوا سوبحانەوە وتەعالە لەسەر تاکەکان و ئەندامی چاک و پاک دڵسۆز پەروەردەکردن پێشکەشکردن بە کۆمەلگا و دروستکردنی کۆمەلگایەکی تەندروست و باش بە دوور لە هەموو تێکدان و هەڵچوونێکە لەناو کۆمەلگا هەبێ و ئەو هەموو سنتەرە خێرخوازی و سنتەرانی فێرکردنی قورئان و ئەخلاق و ئەو بابەتانە کە لە هەرێمی کوردستانە کۆمەڵی دادگەری بە شێوەیەکی زۆر گەورە کاری تیاکە ئەمانە ژێرخانێکی زۆر گەورن بۆ ئایندەیەکی گەشتر و ڕوونتر لە هەرێمی کوردستاندا بۆیە ئێمە شان بەشانی کارە پەرلەمانیەکە کە ماوەیەکی دیاریکراوی خۆی هەیە ئێمە خەریکی کارێکی گەورەی پەروەردەین لە هەرێمی کوردستاندا کاری خێرخوازین لە هەرێمی کوردستاندا و کاری ئەخلاقی پەروەردەی ئەخلاقین لە هەرێمی کوردستاندا
مەسمێک خەڵک پشتگیرتان بکە زیاتری دەکەن بە دڵنیاییەوە هەتا ئێمە بەهێستر بین پاڵپشتی بۆ ئەمانە بەهێسترە بێ و بە پێچەوانەشەوە نەتیجەکەی عکسی دەرەچێتەوە و هەندێکتیشمان لە مسکردووە کە لێرە و لەوێ جارجار ڕێگریمان لێکرێت لە هەندێک کارە کە پێیان وایە ئێمە ئەگەر ئەم ڕێگریانەمان لێ بکەن جۆرێک لە پاشەکشەکەین کە بەداخەوە ئێمە لەو معدەنین کە ئەگەر فشارمان لەسەر بکرێ زیاتر سووری لەسەر پەیام و منهەجی خۆمان سوپاس دەکەین کە شێخ فەخرەدین قادر دایم مەکتەبی سیاسی کۆمەڵ یادگەری سەلامت زۆر سوپاس سپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ کارانم خواتان لەگەڵ